чемпионат мира был великолепен. Никто не ожидал, что будет все настолько дружественно, настолько величественно. Мы очень горды нашей сборной России. Мы очень рады за Францию. Да, мы очень рады за Францию, что она победила. Сегодня мы болели именно за нее. И мы надеемся, что всем болельщикам очень понравилась наша атмосфера, наша страна. I'm here for the World Cup. I'm Brazilian. I love football, soccer. I love all of these people, culture, and I'm here because I love Russia too. And I was here for Brazil, but I was rooting for Croatia, but unfortunately France is the winner. I love Russia. It's a beautiful city. It's a beautiful place. I'm going to St. Petersburg, Disney, and I love here. And go Brazil. فایزان گەمەکەی دەچینین هاوینان دەدروینەوە بە هەرەوەزی هەندێک بە هەرەوەزی هەندێک بە چەقچەقەی هەندێک بە مەلەغانە بە هەموو نەوعاک دەدروێتەوە ئێستاش وەختی خەمانکۆیە لە بەیانی زۆر تاکوونەوەی درانگی شەو خەریکی کارکردنی ئێمە هەر ڕۆژە لە شوێنێکین هەموو ڕۆژە جێگایەک نین ئەنی ئەوڕۆ لێرەین سبەی لە سیدەکە ماوەیەکی تر لای بالەکایەتی چونکە خەرماک و کەمە ئێمە ئیشمان زۆرە. ساری مرشی مەسلەعە ئێستاکە ڕووی لە هەرزانی کردووە بەهۆی کە گەرمایە و دەواجینەکانی زۆر بە کەمی ئیشەکە لێرەکەن چونکە گەرمایەکی زۆرە پلەکەی زۆر بەرزە ئێستاکە الحەمدولیلا باشتریشە بۆ فەقیر و هەژارەکان ئێستا هەرزانترە و دێ 2 قڵ دەکرێت 3 قڵ دەکری یعنی وەڵ ئاستی بۆ هەژارەکانیش باشە و زیاتر ئەو هەرزانیش چیە هۆی گەرمایەکەیە گەرمایی لێیان دەدا. ماوەیەک پێشێستا مانگێک پێشێستا مریشک شلۆی بە 3.5 بوو ئێستا مریشک دابەزیوە لەبەوەی دابەزیوە لەبەر هۆکارەکەی گەرمایە